لە سێمین یاریەکانی قۆناغی دووەمی پاڵاوتنی هاوبەشی جامی جیهانی 2026 و جامی ئاسیای 2027 هەڵبژاردەی عێراق لە بەردەم 63750 هاندەری لەسەر یاریگای نێودەوڵەتی بەسڕە پێشوازی لە هەڵبژاردەی فلیپین کرد. ئەمە یەکەم دەرفەتی سپی پۆشانی خاوەنماڵ بوو لە یاریەکە. شێرەکانی ڕافیدین کۆنتڕۆلی تەواو یاریەکان کردبوو، یاریەکی تاکلایانەی تەواویان ئەنجامدا. لێدانە سەرەکانی موهەنەد عەلی ناسراو بە میمی بووبوونە مەترسی لەسەر گۆڵی فلیپین. ئەمیر عەماری لە دوورەوە بەم لێدانە بەهێزە بەختی خۆی تاقی کردەوە. گۆڵ پارێزەکەی تیپی میوان لە ئامادەباشیدا بوو بۆ گێڕانەوەی. حوسێن عەلی بەرگریکاریش هەوڵی گۆڵیدا، تۆپەکەی ڕێگای ستونی گرت. نیوە یەکەم بانجامێکی سپی کۆتایی هات. لا نیوەی دوم دووبارە شێرەکانی ڕافیدین بە فشارەوە دەستیان بەیاری کردەوە. حوسێن عەلی موشەکێکی دیکەی دوورمەودای ئاراستەی گۆڵی فلیپین کرد، ئامانجی نەپێکا. لە خولەکی 62 میمی بربەستی یەکسانی شکاند و عێراقی با گۆڵ یەکەم پێشخست، بەڵام بەهۆی نەبوونی ڤار گۆڵە دروستەکەی شێرەکانی ڕافیدین بە بیانی ئۆفساید ڕەتکرایەوە. زێدان ئیقبالی ناوەڕاستکاریانەی ئۆترێختی هۆڵەندی بەجوو لە ناوەزەکانی خەریک بوو گۆڵێکی نایب تۆمار بکات. هەوڵەکانی سپی پۆشانی خاوەن ماڵ بۆ گۆڵ تۆمارکردن بەردەوامی هەبوو. لە خولەکی 84 بە ئەسیستێکی سەرنجڕاکێشی ئەمیر عەماری میمی دووبارە بووە فریادڕەسی عێراقیەکان و گۆڵی یەکەم و پێشکەوتنی لە یاریەکە تۆمار کرد. یاریەکە تا کۆتایی بەم تاکە گۆڵە مایەوە و شێرەکانی ڕافیدین بە سێم سەرکەوتنی بە دوای یەک گەیشتن. عێراق لە کۆمەڵەی شەشەم بۆ خاوەنی 9 خاڵ و لە پێشەنجی کۆمەڵەکەیەتی. یاری داهاتووی سێشەمەیە جارێکی دیکە بەرامبەر فلیپین، بەڵام ئەم جارە لە مانێلای خاکی تیپی بەرامبەر. شێرەکانی ڕافیدین بە سەرکەوتن گەیشتنیان بە جامی ئاسیای 2027 و قۆناغی سێمی پاڵاوتنی جامی جیهانی 2026 لە کیشوەری ئاسیا مسۆگەر دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی پێام.